جیاکاری و جیاوازی ئەو خزمەتگوزاریەکە نێو شاری کەرکووک کە ئیمڕۆکە بە مەبەستی هەڵبژاردن و یان پۆستی هەنێ پۆستی پارێزگاری کەرکووک بۆ وەکالە ئێستاکە بوو قوتووەتە خزمەتی خۆیەوە جیاکارێکی گەورە ئەکرێ ئەوەش کارداناوێژی زۆر خراپی ئەبێ بۆ هەڵبژاردن لەسەر خەڵکی کەرکووک. دوو لەسەر مەوزعی پەڵکانە و دیای سنوورە کاکەیەکان و زەوی زارەوانە ئێمە لەگەڵ یۆنانی باسمان کردووە کەوانە بە پێی قراراتی مەجلیسکاتە سەرۆش و شیمال کە دوو بڕیارن کە لە دژی کورد و تورکمانی ئەم شارن کە زەوی زاری ئەم شاریان لە گەڵ دەستپێکردنی حزبی بەعسا هەتاکو ئیمڕۆکە و لە کۆتاییشی حزبی بەعسەوە تا ئیمڕۆ هەر بەردەوامە داوامان کردووە ئەو قرارانە هەڵوەشێتەوە کە ئەوەی کە تیا سوودمەندە عربی هاوردەیە کە چەند ساڵێکە لەم شارێ لە دوای پرۆسی ئازادیشەوە بوونەتە خاوەن عەقدانەی کە زۆر بەشیان تەعویزیان وەرگرتەوە لێرەدا ماونەتەوە ئەم خاڵانەمان هەبوو لەگەڵ خارشی تر کە یاسای هەڵبژاردن بوو.